ئێرە گوندی دووسەرەیە لە ناحیەی شەمامک لە شاری هەولێر. دانیشتوانەکەی دەڵێن لێرە زەوی داگیر دەکرێتن و بە نایاسایی کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. معقول نییە جادەی پێش خۆتان بوو چاتان کرد لەبەر بەرژەوەندی خۆتان ئەویش چەند جار پارەتان پێ خوارد. یعنی خەڵک بێدەنگە، خەڵک قسەی ناکە، ئێستا خەڵک دێتە دەنگە تو بێی بە 100 مەتر بیفرۆشیەوە بڵێ وەڵی ئەو عقارە بەشدارە، ئەو ئاگامارێ نییە، ئەو عقارەیە بەشدارە، ئەو عقارەیە تێدا مستەفیدە، ئەو عقارەیە تێدا مستەفیدە، ئەو نووسینگە تێدا مستەفیدە. بەڕاستی بەخۆشت پارەکە بێتە گیرفانی خۆت، ئەوە زەرەر لە خۆتە وە زەربە لە خۆت دەدەیت. خانێکی لێرە دروست دەکەنێکی لێرە دروست دەکەێکی بابە ئەوانتان دروست کرد قەیتی ناکە سەر چاوم ئەوانە کرا سەر هەردوو چاوم خۆی ئەوەلی گوتیان ئێروکانە ڕێنگۆیە ئەو ئێرە ڕێە دەوجا ئێروکانە هیان کردە ڕێ دەوجا ئێستا دەرن ئەو ڕێ هێش ئەمە خانی لێ دەکەن 200 بەتریسکە هاها هەتا کرد ئەو کوورتی هیبجێ پێشماری ئەو برادەرێ تازە قسەی کرد. دانیشتوانەکەی هەژار و کەم دەرامەتن. هیچ کام لە پرۆژەکانی وەک ئاو ئاوەڕۆ کارەبا و ڕێگاوبانی بۆ ئەنجام نەدراوە. چەند جاران بەخۆمان منچوومە پێیان وتە کاکە ئەو جادانەمان لە بۆ بکەن ئەو ڕێیانمە لە چاکە ئێستا هەتا ئەو هەموودان بە پارەی خۆم بە ئەوی خۆم هیناتن دامنایە ئاوە هەر هەمومان خڕبووینەوە بە ئیشتراک ئاومە هینایە لەولایە تقریبا نزیکە دەق لە بسخۆری مناتە ئەو جادەم پڕکردەوە هەمووی لەسەر جیفانی خۆمە چەند جار بەخوای ئەو هەتا نیوەی دەرکەی هاتیە هەتا کندەکە ئاوشتێ هاتیە پارەکە ئەو ئێرە خاین نەکرا بوو ئەو ئێرە قۆر بوو ئەو ئاوە هەتا سەبەی هاتیە بەڕاست. لێرکوانە مندارەکان هەتا چۆچیان دەکەتە ناو ئاوی ئەلێرکوانە ئەو ستانێکی بارانە لە فاوەکە باری هەرز یعنی دەبا بە سارەی بیان پەڕێنینەوە لە بۆ ئەو بەری لۆ مەکتەبێ ئەگەنا مندار دەخنکە ئەلێرکوانە. آخر سبب چەند جار مەسەن توکە ئێرە گەڕەکەی فەقیرە خەڵکەی فەقیری لێ دەژیتن ئەگەر خەڵکەکە فەقیرە احتمام بۆ خەڵکی نادەن بامە مەسەلەن بزانین ئەگە احتمام پێدەن ئەمەش چەند جار ئیمزاوچیت خۆمان خڕکردەوە ئێستا کەس بەهانای دەنگماوە نەهاتە. لە وەرزی زستان ماڵەکانیان ژێر ئاو دەکەوێت. گوندی دووسەرا دەکەوێتە ناو ناحیەی شەمامک لە شاری هەولێر. بەهۆی پەراوێزخستنیان دانیشتوانەکەی باسی دەکەن دەیان جار داواکاریان گەیاندۆتە لایەنی پەیوەنددار بەڵام بێ ئەنجام بووە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.